ئەوەی کە بینیتان ئەوێنانە ئەوە سەرکەوتنی کۆمەڵک شاخەوانی کوردستان بن بۆ چیای کازبێک لە وڵاتی جۆرجیا کە چیایەکی سەختە و شاخەوانێکی زۆر لە وڵاتە جیاوازەکانەوە سەردانەکەن و خەونی وەرزشکارانی کورد لە بواری شاخەوانیشە گەیشتنە بە بەرزترین لووتکە. لە بەرنامەکانی پێشترا باسی وەرزشکارانەمان کرد کە چۆن پلانیاندانەوە و وردەکارێکە چۆن بوو. لە ستودیۆ میوانداری یەکێک لەو شاخەوانانەمان کردووە کە گەشتوتە لووتکەی چیای کازبێک. ئیدریس مامۆلی ئەندامی ئەنجومەنی تۆڕی شاخەوانی کوردستان میوانی سپۆرت مەگەزینە. کاک ئیدریس بەخێر بێی. سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ جەنابتان، سپاس بۆم دەرفەتە. سپاس بۆ تۆش کە بۆ هیلاکی و وەردەوام لە شاخەوانی و کەلوپەلەکانیش ئەمڕۆ هێناوەتە ناو ستودیۆ سپۆرت مەگەزینەوە. سپاس بۆ جەنابتان دووبارە لەم کەناڵە جوانەوە ڕێز و حرمەتم بۆ سەرجەم شاخەوانانەیە بەگشتی بە تایبەتی تیمی شاخەوانانی ئێکسپێدیشنی کازبێک. باش پێش ئەوەی بچینە سەر گەشتەکەتان ئەمەیە باسی ئەو بکەم وەرزشی شاخەوانی لە کوردستان پەرەیسەندووە و ئەم وەرزشە هەوادارێکی زۆری هەیە. شاخەکانی کوردستان چۆن گونجاوە بۆ شاخەوانی و تا چەند لە مەترسی دوورن؟ ئێوە ڕاستی بێت سواز بۆ خۆی گەورە سوور و وڵاتی ئێمە هەردەم بە شاخەکانی کوردستان هەمومان ئەزانین زۆر دیارە و بەڕاستی هینە بۆ شاخەوانی بۆ هەموو شاخەوانی، بەڵام سپاس بەخوای گەورە شاخەرمان زۆرن. ئێمەش وەکو شاخەوانێک 6 ساڵ بۆ 9 ساڵ دەچێت شاخەوانی ئەگەن شاخڕەوی ئەەکەین. سەرەتا لە گۆژۆ دەستمان پێکرد. سپاس بەخوای گەورە هەتاکوونی کۆتایی گەشتنە شاخی کازبێک. یعنی ئەوەی سنووری سلێمانی هەر کەسە دەست پێکە بە لە گۆژۆ دەست ئەگەر بتەوێت ڕاستی بتەوێت شاخ بکەیت ئەبێ سەرەتا لە گۆژۆ دەست پێکەی. بام سپاس بەخوای گەورە ئێمە لە گۆژۆ دەستمان پێکردو و ساڵ بە ساڵ پێشکەوتوتر بووین. سپاس بەخوای گەورە ئێستا شاخەوان لە کوردستان و لە سلێمانیش پەرەیسەندووە خەریکە چێتە سەر ڕێژکەی خۆی لە خۆی گەورە بەزیاد بێ. سپاس بەخوا. کاک ئیدریس قسەیەک هەیەڵەن شاخەوان عاشقی شاخە. ئەم شەیە یانی چی؟ وەڵی شاخەوان عاشقی شاخەوان بەڕاستی هەموو شاخان خەونی هەموو شاخەوانەکانە. ئێستا ئێمە خەونمان بوو بەڕاستی بچینە وڵاتەکانی دەرەوە. سپاس بەخوای گەورە 3 ساڵۆ پێش سێ جار من چوومە دە شاخی دەمەوە. سپاس بەخوای گەورە جارێکیش ئەراتم کردووە. ئەم ساڵیش خوای گەورە دەرفەتی پیان سپاس بۆ نیعمەتی لە ساقی لەگەڵ کۆمەڵێ برای ئازیز و خۆشەویستم لە هەر سێ پارێزگای سلێمانی و هەولێر و دووەک تیمێکمان پێگەنە تیمی ئێکسپێدیشنی کوردستان. ئەم تیمە 2 مانگیڕێک لەژێر مەشق و ڕاهێنانی فدراسیۆنی شاخەوانی کوردستان بەڕێز دکتۆر ئەنوەر سەرپەرشتیاری فدراسیۆنی شاخەوانی بووین. 2 مانگ مەشقمان کرد. سپاس بەخوای گەورە تیمەکە هەمومان بە سەلامەتی گەشتین ئەو لووتکەوە بە سەلامەتی گەڕاینەوە لەخوا بەزیاد بێ. باشە پێش ئەوەی باسی پلانی شاخی کازبێک بکەم لە کوردستان ئەو شاخانەی ئێوە چونە سەری کامیان زۆر سەخت بووە؟ لە کوردستان زیاتر خۆی ئەگەر ڕاستەوێ شاخی هەڵگورد 3600 مترە هەڵگورد لە زستانە لە هەموو شاخان سەخترە. دووەم شاخ لە کوردستان پیرەمەگرونمە 2600 متر لە ئاسی ڕووی دەریاوە بەزە. ئەو دوو شاخە بڵام هەموو شاخمان زۆرە شاخمان زۆر لە سەری 2000 بەڵام پیرەمەگرون لە سنووری سلێمانی هەڵگوردی لە سنووری هەولێر باڵەکایەتی هەڵگورد زۆر بەرزە. چۆن ئەم شاخانە ئێوە دەستنیشانەکەن و چی کراوە لە ماوەی ڕابردووە بۆ دیاریکردنی ڕێڕەوێک بۆ سەرکەوتن بۆ ئەوەی خەڵکێک کە ئەگەر نەشارەزاش بێ بتوانێت ئەو ڕێگەی بەباشی ببڕێ؟ مەبەستە زیاتر شاخەکانی کوردستانە بڵێ زیاتر ئەو سپاس بەخوای گەورە ئێمە لە تۆڕی شاخەوانی کوردستان 54 گروپ لەژێر ئەو تۆڕایە. لە سلێمانی پێم وایە 100 و قسوور گروپەیە. ئەم گروپانە تەمەن کۆمەڵی ڕێنمایی و کۆمەڵی هینی خوانێ زیاتر ئەو شاخانی کە من بەسێ بۆ من هەفتەیە بڵین گروپێک لە سلێمانی شاخی پیرەمەگوم هەڵەبژێرێ. تەمەن سەر پەرشیارەکەی و گروپەکە حتمما خوان شارەزای ئەو شاخەن ڕژایی کە ڕۆشتون یا ئەلبەتە ئەو شارەزایش دەبن گروپێک لە کەرکووک بێ لە شوێنی کۆ بێت کۆنتاگەکە لەگە گروپێکی سلێمانی هەڵێ کاکە ئەم هەفتەیە بە گەشتێ بکەین بێکەوە گەشتێکی ئام بکەین بۆ پیرەمەگرون ئەو گەشت ئەو گروپێکی زیاتر چەندجایی کە ڕۆشتووە ئەبێتە ڕێبەرێک بۆ ئەو گروپانیکە ئەو گروپانی کە تەمە شارەزا بن بۆ جایگایکە خوان دەشتنەوە. چەندێکی پێچێ سەرکەوتن بەسەر شاخی پیرەمەگرونە بنمونە لە فەسڵەیە لە کاتی زستان ئەفەرمیت لە ئێستا لە گوند 3 ڕێگەی هەیە پیرەمەگرون زیاتر شاخەوانەکان بەعام لە زیەوە سەرەکەوین ئێستا لە 3 ساعات کەمتر نییە. ئەتۆی بە ساعاتونی سەرکە بڵام 3 ساعاتەکە تۆ مهم سەلامەتی لە پێش هەموو شتەکەوێ بچێ بە 3 ساعات سەرەکەوی بە ساعاتونی چێتە خوارەوە. ئەمە
کاتەکەی کێ لە بەیانیان زیاتر زووە ئێمە شاخەوانەکان لەبەری کە ڕئیسەر ڕۆژگار کورتەوە بەرە هەر عام شاخوانان دامن لە 5 و 6 بەیانیەوە گەشتەکەین ئێتەوە پڕیت ناگاتە حوت لە حوتەوە مەسەن لە سەرانگەی زەویە کۆبینەوە ئەگەر مەبەستمان گەشتی پیرەمەگوم هەڵبژات بێت لە حوتە دەستکەین بە ڕێڕۆشن بۆ سەلوتکەی پیرەمەگوم بۆ سەعات دا ئەگەینەوێت دوای پشوێکی دان و چەند ڕسمێک و چەند ڤیدیۆیەک و چەند قسەیەکی خۆش و چەند ڕستێک بە سەلامەتی گەڕێنی خۆر بۆ دایمە بە سەعات دوو لە زەوێن یە لە خوارەوە بەڵام لە ستانە فەرقە لە ستانە بەفریتیا بێت بە سەڵک بێت زیاتری پێچێ ئەبێ کاتی کازیاتی بەدانیت زیاتر جلوبەرگی زیاتر تایبەتی ئەوێ فەرقی زۆرە باشە ئەچینە سەر گەشتەکەی کازبێک بەڵێ چۆن ئەم پلانەتان دانا و چەندێک ئامادەکاریتان کردوە چۆن ئەو گروپەتان دروست کرد ئەوی ڕاستی بێ خۆشببختانە لێرەوە سپاس بۆ دوکۆنوەر وەکو براگەورەیەک سەرپەرشاری فدراسیۆن شاخەوانی کوردستان بە هەمانگی لەگە تۆڕی شاخەوانی کوردستان کۆنتاکیان کرد و تەم گەشتێکی کازبێک ئەکەین وڵاتی جۆرجیامان ڕێخستووە لە دوو ماگەرێک یان ئاگاداریان کردین منیش خۆشببختانە سپاس بە پای گەورە لەوەی کە چەند شاخی کەم لە وڵاتەکانی دەرەوە بینیوە و ئامادەیش بوریشم بۆ کرد دوو ماڵ لەژێر چڕی لەگەڵ ئەو براخۆشەویستە مەشقمان کرد لە هەڵگورد و زیاتر آخر مەشقەکەمان لە هەڵگورد کرد بەڵام من زیاتر بە واسی کە من زیاتر دوورم لەوانەوە زیاتر لە هەزارمێد و لە گۆژە و لەوانە مەشق و ڕایانەری خۆمە کرد بەڵام آخر جار تقریبا هەفتەی پێش گەشتەکەمان هەمومان پێکەوە لەگەڵ ئەو براخۆشەویستانی کە خۆمان ئامادە کرد بۆ گەشتی کازبێک بە هەموو کەرەستەیەکەوە ڕۆشتین خۆش لە دۆڵ لە هینەکەوە لە مەسیرێکی مەسیری سمێڵانی پێڵێن لە مەسیرەکە ئەم تیمە سعات 5 ئێوارە بەڕێکەوتین بۆ سعات 9 شەو گەشتینە هەڵگورد بەڵام ئەم تیمە زیاتر کە دکۆرانە سەرپەرشتیەکردین وەکو تاقیکردنەوەک و تەجروبەیەک بووە و بە کۆڵێکی 20 کیلۆیەوە تاوان مانگی نوێژ وەدەم حوتی نۆ بۆ کە جەو گەرمتر بوو یەک بڕوان قەنەعەت دوو جار ڕستی پێکردین چکار نێوێ زیاتر ئیساحەت بین بە خۆمانەوە زیاتر ئەو جام بزانین چی ئامادە توانای جەستەیدان ئامادە توانای جەستەیمان سوپاس بە خۆی گەورە ئامادەی بوو دوای گەشتەکە گەڕین لە هەڵگورد هەمومانی بەدڵ بوو دەستخۆشی لێ کردین وتی ئیشەڵا دڵنیام هەمووتان ئامادە باشین و دەتوانن بگەنێ ئەجا ئەو شەوە لەبەری هاوهەماییمان کرد ئەو شەوە لەسەر لوتکی هەڵگر خەوتین ئەو شەوە لەسەر لوتکی هەڵگورد خەوتین کەپمان لێیە بۆ بەیانی خۆشبەختانە لای پشودانێکی نانی بەیانی و ئیسراحەتمان کرد کۆمەڵێ تیمی تەکنیکی فدراسیۆنی شاخەوانی چەند برایکی بەڕێز کاک مەولود و کاک دانیال چەند هینێکی تەکنیکیمان کرد بە حەبل و بە کۆردە و مەسەلەن زیاتر بە هاڕێس و بۆانە تەمرین و ڕاهێنانمان کرد خۆمان ئامادە کرد بۆ گەشتی کازبێک خۆشبەختانە سپاس بەخوای گەورە گەشتەکەمان کەوتە چواردەی ماڵ لە چواردەی ماڵیش لەخوای گەورە بە زیابێک چوونە وڵاتی جۆرجیا و گەشتەکەمان سەلامتی کرد کە چوونە جۆرجیا ڕاستەوخۆ بەرەو شوێنەکە ڕۆشتن یاخود چیتان کرد کێ لەوێ پێشوازی لە ئێوە کرد ئێمە چواردەی ماڵ گەشتەکەمان بریت تارەمان بڕێ بوو چواردەی ماڵ چوونە تەبلیسی پایتەختی جۆرجیا لەوێ ئەو دوو ڕێبەرەی کە دەستنیشان کرابوون لەلایەن سەرۆکی فدراسیۆنی شاخەوانی کوردستانەوە هەردوو ڕێبەرەکە کاک مەجید و کاک مستەفا خۆشبەختانە لە کاتی خۆی ئامادە بوون پێشوازیان لێ کردین خۆمان پێ ناسان هەرو شۆ سارەمان گرت لەناو سارەکە 4 ساعت بەڕێکەوتین کە هەمێک کەلوپەلمان کردی لە مارکێت ڕۆژانە شمان کردی بڵین بۆ گەشتەکە بەڵێ ئەوی کە پێداویستی بڵێن ئەو دووسێ ڕۆژە بوو کە لە کەمپ و لە شاخامینەوە چوینە گوندی کازبێک بڵێ لە گوندی کازبێک ئەو شەوە ماینەوە ئیسراحەتمان کرد هەر ئەو شەوە ئاگادار کرێن کە وتەن ئاگادارن کە شوهەوا لە هەفتەیمان تێگەژێت دکۆنێت تەمەن وتی ئاگام لە کەشوهوایە بەڵێ ئاگادارین کە کەشۆواکە نەگونجاو و ناجێگیرە بەڵام ئێمە سوات بە خۆی گەورە خۆمان ئامادە کرده بوو هەر بڕیارەکەی لەدەست کاگەن دکۆنوەر و ئەو دوو ڕێبەرەشا بوو باشە دوای لە گوندەکە چیتان کردوایەوە ئەو گوندەکەەوە شۆماینەوە بانی هەساین نانی بەیانی ماخوات پشودانێکی هەر ئێوە لەو گوندە بوون یا خەڵکی لەو گوندە بڵین لەزاتر لەو شوێنەکە بۆمان دابین کرابوو خانوویەک بوو ئێمە پشومانتیادا بەوانە دەکەس بووین پشومان کرد بەیانەکە ئێستا سعات 9 بوو ساریان بۆ گرتین بە هەموو کەلوپەلی پێداویستەکانەوە چین بۆ کڵەساکی لێ لەو کڵەسایەکە کڵەسا بەناوبانگەکان مێژەکەی وەکو باسەکەن ئەگەرێتەوە بۆ 400 ساڵ پێشدا ئیتر ئەو کڵەسا سارە تا دەوێ دەڕات ئیتر لەوێ سارەکان ڕاگرت کەلوپەلەکانمان تەبن ئەمە بەشێکن لەو کەلوپەلانە یا بەشی زیاترمان پێ بووە بەشێکن لەو کەلوپەلە خۆشبەختانە ینی هێستر و وڵاتپشتیان بۆ گرتین کەلوپەلە قورسەکان زیاتر بەهێستر بۆیان سەخستین بۆ کەمپی میتۆ ئەو ئێمەش کۆڵێکی بچووکمان پێ بوو 8 کیلۆیی ئەوەی کە زیاتر بۆ 6 ساعت بڵین بۆ 7 ساعت
تا کەمپەکە ئێوارە بگەین بە کەمپەکە. بەڵێ ئەمە گەشتنە کەمپەکە چەندێکتان پێچوو لە کەمپەکەەوە دوایەوە چەندێک کەوت نەڕێەوە ڕێگەکە چۆن بوو ئەو ڕێگەی کە بینین ئەمە هەمووی بەفرە زۆر ئەو ڕۆژەی کە بەڕێکەوتین سعات دڵم 5 دقه بەڕێکەوتین خۆشبەختانە سعات 4 ئێوارە گەشتینە کەمپەکەپی میتۆ بەس پێش بگەین بەکەڵەن ئەو 6 ساعتە بەدەم خۆشەکە تۆڵی 6 ساعت بەڕێ ڕۆشن و جاتان لە کۆڵانە 6 ساعت ڕستمان بۆ کرد بەڵام بەڕاستی ڕێگایکی هەوراز و سەخت و دوور و درێژ و گاڵتی پێ ناگەین ئێمەش بەڕاستی شەوی پێشەوە هیلاک بووین و مردوو بووین لە تەیارا بووین و شەوێکیش کەمێکی ساعتمان کە بەڕاستی لەو کەمپە بەڵام خۆشبەختانە لەبەری کە جەسەمان ئامادە بوو خۆشمان بەڕاستی بەیرادێکی قایمەوە ڕۆشتین ئیرادەمان بەهێز بوو سوپاس بەخوای گەورە بە ساعتە پێش بگەینە کەمپی میتۆ ساعت دەزانم دوونی بوو گەشتینە بە سەڵک و گەشتینە شەختەیەک و زۆر ناڕەحەت و بەڕاست لەخوای گەورە بە زیابێتتر گوتم پێویست بە کلامپون ناگە کلامپونمان بەس قوڵێکمان دەرهێنا ئەوانەمان پێ بوو لەگەڵ دەستکێشمان دەست کرد ئەو ساعتە 45 دقیقە تقریبا بە بەسەڵک و بە قڵیش و بۆ ناڕۆشی زۆر بە وریای ماوەڵەمان کرد تا گەشتینە مەترسیدار بوو زۆر مەترسیدار بوو ئەو مەسافەیش مەترسیدار بوو بەڵام کە ئێوارە گەشتینە کەمپەکە وەزم ساعت 4 و 10 دقەوانە گەشتینە کەمپەکە مجموعەیەک شاخوانی لێما بوو کە لە کازبێ گەڕابوونەوە زیاتر وەزم نەرویجی و پۆڵەندی و سویدی و زۆربەی شاخوانەکان بوو ئێمە زۆر کە دوو کۆرنەر و کاک مەجید دوان زمان و شتێن ئەسانی قسە لەگەڵاکردن وتان ئێوە هاتوون بەخێر بێن بەنیازی کازبێکن ئاگاتان لە کەشوهەوای ئێرە بێت تەمەن ئێمە بەڕاستی کە گەشتینی کەمپەکە ئێوارە بەڵێ کەمپەکە زۆر سات بوو ڕەشەباکی بەهێزات بەرەو خۆر ئاوا بوو نەچوو کات بەرەو درۆن بوو نەچوو ئەجا بە حەقەنت وتان ئاگاتان لێبێ ئاو شت بگرن ئاوشتن با پێ بێت چکە شەو ساعت حەوت ئاو دەیبەستێ و ئەبێ ئاگاتان لە ئاو بێت احتیاطی خۆتان احتیاطی خۆماکە ئێمە ڕاستی احتیاطی خۆماکە سپاس بەخوای گەورە یعنی ئەو شتێکی باش بوو ئیتر ئەوش ئێوارەیە پێکەوە هەمان نانیشی ئێوارەمان خوارد هەر شەوێ ڕێز دکوانوەر و تیمی تەکنیکی قسەمان کرد پێکەوە لەگەڵ ڕێبەرەکان ئەو شەوە خۆمان ئەگەر ئامادە بین و لە خۆمان ڕابین شەوێک زۆر زووتر بخەوینی ساحەتکەین احتیمالی ئەم شەو گەشتەکە بکەین دەستکەین بە ڕۆشتن ئەو شەوە خۆمان ئامادە کرد سعات تەقیتیاندانە سعاتێکی شەو هەستین ئەگەر چەند سعات بخەوین یەکی شەو هەستین ئەو شتانی کە ئەو کەلوپەلانی کە پێویستن بۆ سەلووتکە وەکو دوو سێج و دەستکێش و مەسەن حەبل و هاڕێست و کرامپون و قوڵینگ و ئەو شتانە ئەویمان خستە جانتەی خۆمانە خۆمان ئامادە کرد سعات دوو چارەک بەڕێکەوتین و دوای چێکردنی شتەکان و کەلەکان بەڕێکەوتین بۆ تقریبا وەزم 8 سعات 7 ساعت و نیان پێچوو ئیجا گەشتینێ بەڵام کە گەشتین بە کازبێک بەڕاستی گاڵتی پێ ناکرێت هەرەوە نییە بڵێ وەڵام بە گۆژە سەرەکەم یاچم بۆ هەڵگورت چەندێک بەرزە 554 بەرزە بەڵام بە ئاڤەرێستی بچووک بەناوبانگە بەڕاستی ئەوە بەفی لێ نابڕێ معادل بەفرەکانی وەکو جەنابتان ئەیبینەوە ئەوە سەلووتکەی کازبێکە ئەو سەلووتکەی ئەوە شاخکرد بڵام بەداخەوە بۆی ڕەشەبا و بۆ تابلۆشتی لێ نییە ئەجنا پێویستەکە چەندێکمانەوە لەسەر کازبێک هەمووی چارەکی 20 دقەڵام پێچوو چکار نەماتوانین زیاتر بێنەوە ئەمان زانی کەشوهەوا ئێوارە تێگەچێت بەڵام کەش و هەواکە قەنەعەتانە بێوەزم سعاتێکی پێ نەچوو ئێمە هاتنە خوارەمان لەسەر شاقی کازبێک کەشوات تێکچوو بوو بە بەفر و تەم و مژێک بوو لە مەترسی خۆتان ڕزگار کرد ئێمە هاتینە خوارە بەڵام ئامانجەکەتان گەشتە خوارەوەی لە خوای گەورە بەزیار بێ بەس خوارەوەش هەر مەترسی بوو چا بەڕاستی ڕێبەرەکانمان زۆر شارەزا بوون GPS-یان پێ بوو چەند جایی کە ڕۆشت بوون بۆ GPS چوون بۆ GPS دێک دوو جار ڕێگەیان هەڵە کرد بەڵام خۆشبەختانە بۆی GPS و بۆی شارەزایی خۆیانەوە خۆشبەختانە هاتینەوە کەمپی میتۆیەوە بەس دەخوای گەورە بەزیار سپاس بەخوای گەورە لێرە مێ سپاسی خوا بکەم کە تیمەکەمان هەر هەشتەکەمان بە سەلامەتی گەشتین لووتکۆ بە سەلامەتی گەڕاینە خوارەوە جا باسی ئەو هەستم بۆ بکە کە گەشتنەوەتە لووتکە چه هەستێکتان هەبوو ئەوی ڕاستی بێت وڵی ئێمە وەکو شاخەوان ئاوات و خولیاکمانەیە ئاواتمان ئەوەی هەموو بگەینە لووتکە بەڵام بە تایبەتی کازبێک ئەم یەکەم جارە لە کوردستانە تیمێکی ئەکسپێدیشنی کوردستان بە تیم بگاتە وڵاتێکی وەکو جۆرجیا کازبێکی بەڕاستی وەکو عەرزم کردن کازبێک بە ئەڤەرێستی بچووک ناسراوە ئەڤەرێستی بچووکی بەڕاستی ئەڤەرێست خۆی گاڵتی پێ ناکرێت ئەگەر ئێمە داواکەم لە حکوومەتی هەرێم و لە بەرپرسانی ئەم وڵاتە ئەم شارە هاوکاری مادە و معنەوی شاخوانەکانی کوردستان تۆڕی شاخوانی کوردستان و فێدراسیۆنی شاخوان بکات ئینشەڵا لە داهاتووە بگەین بەلووتکەی بەرزتر بەڵام هیچمان لەو شاخوانانە کەمتر نییە کە لەو کەمپە بینیمان یان لە کازبێک لە ڕێگای بینیمان ئێمەش لەخوای گەورە بەزای بۆی ئامادەباشی خۆمان ئەم گەشتە ئەمەیە باسیەوە کەم وەکو داوای هاوکاری لە حکوومەتەکەی بۆی بگە بەلووتکە ئەم گەشتە لەسەر خەرجی خۆتان بووە هەر هەمومان لەسەر خەرجی خۆمان بووە بەڵێ هەمومان لەسەر خەرجی خۆمان ڕۆشتون لەسەر خەرجی خۆشمان بۆ گەشتن بە لووتکەی بەرزتر پێویستان بەشتی زیاترە تامان هەتا بچی بۆ لووتکەی بەرزتر و وڵاتیشکە
پێویستە بە مادەی زیاتری هەیە ئێمەش بۆیە لەم کەناڵە جوانی جەنابتانەوە داوا لە حکوومەتی هەرێم و داوا لە فدراسیۆنی شاخەوانی کوردستانەکەم لە ڕێگەی لە تۆڕی شاخەوانی کوردستان لە ڕێگەیەوانەوە چەند شاخەوانێکی وەکو ئێمەمانان هەیە ئاوات و ئاماژمانەیە بگەین بە لوتکەی بەرسەر ئینشەڵا ئەگەر خوای گەورە دەرفەتە بێ تەمەن چی ئامانجێکە هەیە چه خەونیەکە بینی کام لوتکەیە بەلاتەوە ئەتوی پێ بگەین وڵی من خەونی هەموو شاخەوانەکەم خەونی منیشە بە تایبەتی بگە بە لوتکەی ئەفرست ئینشەڵا خۆشمی بۆ ئامادەکەم بەڵام ئینشەڵا لە داهاتوویەکی نزیکە لەم ساڵی داهاتوو لە هاوینە خۆمان ئامادەکرێت بۆ شاخی لەرین ئینشەڵا بۆ 1000 شتێک ئینشەڵا باش باش ئەم کەلوپەلانەی بەڕێزت کە هێناوتە ئەمانەتە هەمووی پێبوو لە کازبێک ئەمەی بۆشم ڕوونکەیتەوە ئەسام حەبلە چییە ئەمانە ڕاستی بێت ئەم حەبلە ئەمە 50 مەترە ئەمە حەبلی بەردەوانی پێڵێن و حەبلی شاخەوانی پێ دەڵێن ئەو لوتکە بەرزانە هەموو لوتکە بەرزەکە زیاتر ئەڤرێست و ئەو شاخانی زیاتر پێویستە هەموو شاخەوانێک پێویستە ئەم حەبلەی پێبێ ئێمە دوو تۆپ حەبلی ئەوان پێبوو ئەو 6 ساعتی کە بەڕێگا ڕۆشتین ئەمان خستە سەر جانتاکانمان ئاوە هەڵمانە کرد کێشەکەشی زۆرە کێشەکەشی بڵێ 4 کیلۆ نیوە هەموو شاخەوان هەمومان سعات بەسەر هەڵمانە کرد ئەم حەبلە پێمان وە حەبلە کردن بە کۆردە 5 لەیەکمان بەس دەکەوتین ئەمەیان چییە؟ ئەمە زیاتر ئەمە هاڕێسە هەر لە کەمپەکە کە بەڕێ کەوتین ئەم هەڕێسەمان لە پێ کردبوو ئەم هاڕێسەمان لە پێ کردبوو ئەمانەمان لێبەستە بوو ئەم کارابی نوشتانە کارابینە ئەوە حەبلەکان لە خۆمانە بەسی زەرورە ئەویش پێڵاوی دەرەجەیەکە ئاین پێڵاوەکە بڵین کە بۆ بەرگەی ئەو شاخە بگرێ بڵێ ئەوەش کرامپۆنی پێ دەڵێن لە بەفر و لە بەسەڵک و لە شاخی سەختە ئەم ئەگەر بەفر ڕق بێ کرامپۆنی پێ نەبێ ناتوانانی بڕێیت ئەم کراپۆنە لە پێڵاوانەیە بەس بەفرەکە ئەشکێنێتە ناویەوە یا مەسەر خوانە یارمەتی دەدا ناتوان ناخزیت بەڵێ باشە ئەمەشی تۆڵینگە ئەمەش قوڵینگی بەردەوام بڵین قوڵینگاویش هەزارتر بڵین زیاتر بۆ بەفرەقانە بەکاردێت ئاوا دێ بەسەن بەکاردێ ئەم قوڵینگە بەڵێ ئەوش بچێتە ناویەوە زیاتر مەسە کە تۆ گەشتە بەفی ڕق ئیتر پێویست بە باتوم نییە باتوم بەکاربێنی کە باتوم ناچقێ بەڵام ئەمە کەمێکی چەند سانتینی کێشەی بەفرەکە زوش هەڵەسێتەوە بەڵاموانە خواستەکە تۆ بخزی بۆ کراپۆنانەوە ڕێک ئاوە خۆدەی بە بەفرەکە ڕقە و ئیتر ناخزی لە ئەم سەریشی هەر تیژە بەڵام ئەو سەری تیژەکەەوەی نەبێت تەبانیکیت چیترمان هەیە لەوانە ئەوەی ئەمەش زیاتر ئەمە عینێکی تۆفانی پێڵێن زیاتر بۆ بەفر و بۆ ڕەشەبا و بۆ بەفر بۆ کارە بەکارێت باشە ئەمەش کڵاوی سەلامەتیە کڵاوی سەلامەتیش کە ئەو شاخە بەرزانە ئەبێ بەعادە کڵاوی سەلامەتی لەسەرا بێت چاخوانە خواستە لە خزینە ئەگەتەوە بەشێ بکەوێت ئێمە هیسەری ئازاری پێ ناگەوانێ ئەمەش جانتای فراگوزاری هەموو شاخوانێکە بێت جانتای فراگوزاری تا بێت کەلوپەلەکانی تایە فراگوزاری پێویستە هەموو تاگەی بە شوێنێکی سەلامەتر ئەمەش خێمەی شاخوانی ئەمەش خەمسەڵی پەڕە ئەم خەمسەڵی پەڕی ئەبێ هەموو شاخوانێک زیاتر خەمسەڵی پەڕی پێ نەبێت لەو شاخە بەرزانە ناتوانانی بەڕاستی گەشتی پێ بکەیت خەمسەڵی پەڕە زۆر ئەساسە ئەمە لە ناقص 25 و 25 ترسی نییە ئەین تۆ ئەمە لەبەرەکەی وەکو زۆر دەوریە خەمسەڵی پەڕ ئەساسە باشە ئەبێ شتەکانی بەڕاستی چەند دەبەی ئاوەکان دەبێ ئاوەکان ئەمە زیاتر ئێمە زیاتر ئەم تەرمۆزانە کە باکەمە هێنابوو یەکیان چامان تێکرد بوو هەیە مەسەن چانە خۆی گەرمەخوات ئەبێ کە بۆ شاخە بەرزەکان کە ڕۆشتیت تەمەن لە دەسەر ڕێگە و لە ناو ڕێگە ئاو دەیبەستێ بێکیان بکەی بە ئاوی گەرم بۆ خواردنەوە یەکیانکەی بە ئاوی تابی عسەیە مەسەن هەیە شەبەتی تێکە هەیە مەسەن حەزی لە کەکاوە هەیە مەس حەزی لە شەربەتە بەڵام یەکیان زیاتر ئەبێ ئاوی گەرم هەر پێ بێت چاو پێ بێت زۆر پێویستە پێ بێ ئەمەی کەشیان ڕاخەرە بەس ببوورە من هەموو شتەکانم پێداویستەکان مێناوە بۆم گەشتەوام زیاتر حەبل و کرامپۆن و قوڵیکان مێناوە شاخەوانێک بۆ سەر شاخ سەرکێ پێی ئەمانەی پێیە تقریبان چەند کیلۆ ئەبێ بڵین گەشتی شەومانەوە جیایە و گەشتی ڕۆژانە جیایە گەشتی ڕۆژانە جانتا یەک ڕۆژی پێڵن جانتاکی کەمترە بچووکە ئەو جانتا بچووکە لاانێ بڵێن تا 10 کیلۆ 8 کیلۆ ئاشتی پێ بێت ئیتر بەپی فەستەکانی گۆڕێسە لە هاوینە بڵێنانێ ئاو بچی بۆ شاخێک کەمتر ئاو زەرتی پێویستە لە هاوینە لەستانە ئاو کەمترە پێ بۆ گەشتێکی شەوان بۆ گەشتی شەومانەوە ئەبێت جانتای 65 کیلۆی تا 70 کیلۆ یعنی ئەبێت لە 20 کیلۆ کەمتر پێ نەبێت لە 15 تا 25 کیلۆ اینجا بەڕاستی ئەبێ تۆش کام کەرەستەی مەسەن وەزنی سووکە و کامشتەی چاکە و گرانە ئەو پێ بێت بەڕاستی ئەوانە بەکاربێنی ئەم کەلوپەلانە لەستانە ئەم کەلوپەلانە لە بازاڕە گرانن دەسەکەون بەڵێ هەموو شتەکان لە بازاری سلێمانی دەست لە بازای کوردستان دەست دەکەوێت بەڵام هەریچێک و بە نرخی خۆی شتێک و کوالەتی خۆی هەیە بەڵێ شتی باش تاوان بە گرانترە شتی کەم بەکەمترە بەڵام شتی تازە نوێ ستاندەر گرانترە ڕاستەکەی باشە ئەم تابلوێش ئەبینم ئەفو ئەم تابلۆی شەمە ئەوەی خۆتانن کوردستانە ئەمە ئەو تیمەیە کە گەشتینە خۆشبەختانە گەشتینە شاخی کازبێک
بۆ لەسەر لووتکەیەکەی ئەمە گرفتانە سەرکی کازبێکە بەڵێ ئەم ئەو چەند بەڕێزانە کێون ئەوانە هەشت کەس بووین نوێنەری هەولێر و دووەک و سلێمانی سێ پارێزگاوین بەڵام ئێمە وەکو عەرز بکەین تیمەکە بریتی بوون لەم سێ پارێزگایە ئێمە تیمی ئێکسپێدیشنی کوردستان بووین ئەم دیاری شمێناوە بۆ کەناڵی کوردستان و بۆ زێناتان زۆر سپاس زێناتان زۆر سپاس دەکەین دیاری شاخەوانانی کوردستان بۆ کەناڵی کورسات سپاس دەکەین بە هیواین گەشتی باشتر و سەلامەتتر بن ئەمەوێ دواوتە جێڵم بۆ بەڕێزت و چ پامێکت هەیە بۆ شاخەوانان بۆ پاراستنی شاخەکان و بۆ گەشتەکانی خۆیان دووبارە سپاس بۆ کەناڵ جوانەکەی کورسات سپاس بۆ جەنابەت سپاس بۆم دەرفەتە لێرە و ڕێز و حرمەتم بۆ سەرجەم شاخەوانەکانی کوردستان هەیە و ڕێز و حرمەتم بۆ تیمی تایبەتی ئێکسپێدیشنی کوردستان هەیە چاتان مازەکەم دووبارە سپاس بۆ تۆ سپاس بۆ دیارەکەشتان